ئەگەرچی تەمەنی تەنها 12 ساڵە داوەرێکی تۆپی پێ لە ناحی سیروان خولو و یاریەکان بەڕێوە دەبات بە وردی هەڵەکان دەگرێت و یاریەکان کۆتایی پێدێنێ لەگەڵ مابن وردەکاری زیاتر لەم راپۆرتەدا دەخەمە ڕوو. هەڵکەوت وەک مامۆستا ماوەی زیاتر لە ساڵ و نیوەکە وانەکانی تایبەت بە یاساکانی تۆپی پێ بە یوسف دەڵێتەوە. ئەویش شارەزای بەشێکی زۆری یاساکان بووە و مامۆستاکەی دەڵێت متمانەی پێیەتی و دەتوانێت یاریەکانی تۆپی پێ بە سەرکەوتویی بەڕێوە ببات. سەرەتا بە خێراتنی تیمی کەناڵی ئاسمانی پەیامەکەین دیارە یوسفێکێکە لە لاو بەهرەمەندەکان کە توانایەک و تاقەیەکی باشەیە حەزی بۆ ئیشەکەی هەیە و ئێمە ژۆک و لیژنەی ناوژیانانی سیروان توانیمانە کەم تا زۆر هاوکاری یوسف بکەین و ڕۆژانە لە تەحکیمی ئەتوانین وەکو تحکیمی وەکو حەکەمی چوارەمە کارمان هێناوە سەرەتا وەکو تێست بە کارمان هێناوە و لە داهاتووش ئەمانەی وەکو یاریدەدەر و وەکو حەکەمی ناوەڕاست بەکاری بیانین و یوسف توانایەکی زۆر باشیە لە تەحکیمیە تا ئێستا زۆر ئاستێکی باشە لەبەرەوەی تەحکیمی لە کوردستانە جلوبەرگی تەحکیمی کەسێک بتوانێت پۆشێ کەسی بە جورئەت هەبێ و کارێکی زۆر زۆر قورسیشە یوسف لەو تەمانە ئەتوانیوێتی ئەوە بکات ئێمەش ئەبێ بە پێم ئیشەکەی بڵێن یوسف ئەتوانێت ممارسە ئیشەکەی بکە هەتا کوم باشتر بێتە ناو ساحە و هاوکار ئێمە بێ ئێمەش ئەتوانین زیاتر خزمەتی بکەین و زیاتر ئەزمون پەیاکە لە ئیشەکە. وتراوە یاریە بەهێزەکان ناوبژیوانی بەهێزوردی دەوێت بەڵام تەمەنی کەمی یوسف ڕێگر نەبووە لەوەی تەنانەت یاریە بەهێزەکان و یاری خولەکانیش بەڕێوە دەبات یاریزانەکانیش متمانیان بە بڕیارە یەکلاکەرەوەکان و لەیاتوویی ناوبژیوانە مناڵەکە هەیە. منە لە تەمەنی مناڵیەوە حەزم بەم پیشەیە و ئەوە بۆ نزیکەی ساڵ و نیمەکە ڕوا من لەگەڵ ماساڵەکەەوە تا تەمرینەکەی وەڵا من لە ئاستێکی باشە لە یاسەکانی تۆی پێ شارەزە. ڕاستە هەموو یاریکی بەهێز پێویستی بە دادوەری بەهێز هەیە هەم لە بڕیاردان جورئەتی بڕیاری هەبێ هەم لەوەی کە مەسەرەن حەکەمی ناوەڕاست پەکی ئەەکەوێ ناتوانێت یاری بەڕێوە ئەبێ حەکەمی چوارەم بێتە ناو ساحە دەیەگەی ئێمە پشتمان قایمە بە حەکەمەکان ڕاستە ئەم کاکە جوانەیش یەکەم خولێتی بەشداریەکە ئێمە بە هەموو شێوەیەک ژیریەکەین ئەبێ کەسی وا پەروەردە بکرێت قەیچەکە با ئێمە 3 گۆڵیشمان لێ بکرێت بەڵام گرنگەوەیە کەسی هیوا پەروەردەکەین بێتە ناو ڕێزەوە. هەرچەندە یوسف لە سەرەتەکانی تەمەنیەوە دەیەوێت خەون و هیواکانی لە داهاتوودا ببینێتەوە منداڵێکی بارەمەند و لێهاتوو کۆنتڕۆڵی یاریەکانی تۆپی پێدەکات دەیەوێت ناوبژیوانێکی جیاواز بێت و لە کاتی دروستبوونی هەڵەدا فیکەی ڕاگررتنی یاری لێ دەدات بەڵام خۆی هەرگیز بۆ بوون بە ناوبژیوانێکی سەرکەوتوو ڕانەوەستاوە بەبێ دوودڵی و بە متمانەیەکی بەهێزەوە ئەنجامی یاریەکان کۆتایی پێدێنێت. سامان فتاح تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ ناحی سیروان.